ئەو پێغەمبەرە ناوی چییە کە بەو تاربێژی پێغەمبەران ناسراوە؟ تاربێژی پێغەمبەران؟ بەڵێ. پێغەمبەر ئیسماعیل نییە؟ دەزانی ئەم نازانم. زانیاری لەسەری هەبوو بەس لەبیرم نەمایە دەمزانی دەنا پێغەمبەر ئیسماعیلان سەد لە سەد نازانم. نازانی وەڵای من دەرێم ئیسماعیل ئەگەنا ئیسماعیل بە هەندێک ئاسانکاری لە بۆ قوتاب ئیسماعیلی بگۆڕە. جلوسی اختیاراتمان نادێ؟ نا وەڵی اختیار نادەمێ زۆر حەزمان لە هەڵبژاردنیا. پێغەمبەران وەڵاهی لەو وەختە بیرمان ئەگەر ڕوو لە کامێرەی بکەی مەمنونت دەبە. وەڵی بۆم نایە سەد لە سەد دەمزانی بەس وەڵی لەو پێغەمبەر هەندێک ئاسانکاری دیکە زیاتر ئەکەوە گوتم بیگۆڕە بخۆی ئاسانکاری بخۆی گوتم بیگۆڕە و ئاسانکارە پرسیارەکە بچێت تۆزی ئاسانکە تۆوانەی بیگۆڕێ شتێکی دیکە ناوێکی کە بڵێگەر غەڵەت بوو دیسان دەڵێن بگۆڕە. وەڵاهی ماشەڵڵا 120,000 پێغەمبەرمانەیە من بگوت بە ژمارەی پێغەمبەران دەمزانی 120,000 پێغەمبەرمانەیە. وەڵاهی نازانم باشە ئێڵە شتێکی خۆش پێشکەش بکەن. وەڵاهی چی خۆش پێشکەشکەین؟ گەنجتان خۆش نییە؟ نا وەڵا سفرین. گۆرانی بنەوەی باز دەن. وەڵایم هەر نایە وەڵاهی ئەوە گۆرانی برێت بەشەری خوا لێرە نابینێ. برادەری ئەواتەبی باشە؟ ئەرێ وەڵا. دێخوالی ئێستا من فرۆشت. کاتی فرۆ نەفرۆشت بۆچی گۆرانی با نەڵێ. ئەخە باش شتێکی دینی برێت قەینە. دێڵە شتەکەم پێش. من چی بخۆم چی نازانم وەڵا حەزیمان لێ پرسیاری دیکە بکەیت. ئەخە تویسی پێشکەش ناکەم کو پرسیارشەکە. ئەگە پرسیارەکەمان بزانی لەوە پێشکەشت دەکەین. ئەخەرە پرسیارەکەی تۆ ئەوەل کرد چی بوو؟ ئەو شتە چیە بە پڕی بە بەتاڵی هەمان وەزنی هەیە. بە بەتاڵی. وڵای نازانم تۆژم پرسیاری عەنتیکەکە. پرسیارەکەت بگۆڕە پرسیارە قورسە وەکە. دوو پرسیارم لێتان. ئەخە پرسیاری سێمیش بکەوتەوە. پرسیار سێمیان زانی. چێ زانیت؟ ما بەش بۆمە نەزانین. ئەخە خۆ ناکرێت دووبارێ بکەم. بکە اختیار دوو باشتر. نا وەڵڵا هەڵبژاردنی ئێستا دوا وەڵام خۆتان دەرێ. وەڵای من هەتەنە پێغەمبەر ئیسماعیل ئەویش نییە بەس قەینە.